ئەی باشە نەرمین خان کاگی برایم بۆ خۆی ئیشی نەدەکرد کچم ئیشی چ ڕۆژێک ئیشیە کرد دە ڕۆژ ئیشی ناکرد ئەودە سەردەم چ سەردەمەک بوو سەردەمی نەوەتەکان چ گرانیەک و چ زەحمەتێک بوو باوەڕ تەبی کە پەکمان نەکردە نانەماندا منداڵمان هەموو بردبووی لە برسان ئیش کارێک نەبوو ئەچوینە گوندان هەتا تەنەکە گەرمەچیانەدانە یان جۆ خەڵک دەرۆزەیە کرد دەرۆزەمانە کرد لۆ پاروەنانەچی چمە بەردەم ئیبراهیمی هاوارم کرد و پێم گۆ ئەتو ئیشکەرنی لەبەرەوەی خەڵک ئیشت ناداتێ ڕۆژێک ئیشەکەی دە ڕۆژ ئیشی ناکەی پیاوەکە پەمپەکەشمان تێکچۆ چ بکەم تێکچووە سندانی لێرە دەڵێن بۆ ناچی لە ماڵە کاک ڕەحیمی جیرانمان پۆمپەشی بینی تۆ زۆر باش زانانی ئەم کەیفی بۆ ڕەحیمەی نایە لێ پێم دەرێ بڕۆیە دەرێ لە دوایە وەچی شوان هاتەوە بزاناویت کە بوو یەکەشیان مندار با بچم بینن دەی باشە پیاوەکە ئەتو بۆ ئیشەکی ناکەی ئیش نۆچما ئیش هەیە ئەمن نەیکەم کا ئیش ئی پیاوەکە ئیشش هەبێ نایکەی بەنی وەچڵی بەجێ دێڵی تۆ بەڕاستی تا دەزانم ئەتو مەقسەدە دونیە بوو کە زوو هاتمەوە لە ئیشێ ها ساعت 12 نیوڕانی هاتیەوە بابا کە هاتمەوە لە خۆشیان نەبوو هاتمەوە نەخۆش بوو نەدیت لە ژوورەکەتم پەسیوێکی سادە دەگرتە بوو یەکسەر هاتیەوە هاوکات و چ دەوێ ڕاست و ڕاست پێم بڵێ کاک هۆشەنگی جیرانمان ئێ لە بەلەدیە ئیش دەکا ئێ بۆ ناچی لێ ببی بە کەناس وەڵڵاهی دەرم یەک جلەی لە بنجێی بدەم ئەتو دەتوێم بە کەناس هەیە خۆم بەم کچێت و ئاگا لە خۆتە چ قسەی دەکەی ئی پیاوەکە ئەوانەی کەناسی دەکەن هەموو حەیان چووە ئەرێ دەبڕۆن ئای لە بەرچاوم بزر بە ڕۆیشتم دەچمە دەرەوە هەنایەمەوە ئیش ئیش تاقەتی شێمان هەیە بەداخەوە نەرمین خان لە ئازارێکی زۆر ناخۆشا بووی بەڕاستی ژیانت ناخۆش بووە ئەی دوای ئەوە ناخۆش و بەس هەتا ڕۆژێکیان منداڵەکان هاتنەوە گۆتیاندا کۆبوونەی دایک و باوکانە کوڕم 12 کۆسێ دەکات چەند؟ 16 نا کوڕم ئێستا 12 سێوی دینی لەگەڵ 3 پرتەقاڵ لە تەنیژ یەکیاندانەی دەبنە چەند؟ 15 ئای ئافرین دەکا ئەلێرە 15 دەنووسی ئەو جارە هەشکۆ دوو ده ئافرین کوڕی من هەز دەکەم زیرەک بوو تۆزێک ئێستا پێم بڵێ 20 کۆ 4 دەکات چەند؟ 24 ئافرین کوڕم ئەوان دەیما بڕۆ لەگەڵ سامان حەلیکە بەڵێ سامان دەرسم پێ دەرێ بڕۆژوورەوە دی دەیکە گیان ها کوڕی من جان دەیکە گیان ئەو ڕۆکەبوونەوەی دێکوبەکانە سعات 2 ئێوە دەچێ کوڕی من نامێرم بە باوکەم بڵام باوکەم لێم ئەدا باشە بخۆم قسەی لەگەڵ دەکەم تۆ بڕۆ لەگەڵ شوان دەرسەکانتان بخێنن پیاوەکە بلێ ئەوڕۆ لە مەکتەبێ کۆبوونەوەیان هەیە سەعات 2 ترحێو داخۆ گۆتم چ دەرێ کۆبوونەوەی باوکان بابا و بە من ناکرێ ئەی پیاوەکە بچوو سەرێکیان لێ بدە بزان لە دەرسەکانیان چۆنن چەتو لە تێناگەی ئەمن دەرێم وەختم نییە ئیشم هەیە 100 کەس وە چاوەڕێم دەکا ئیشی چ تێسە لەگەڵ برادەکان دەچی دۆمینەی دەکەی کوچەوە چ دەکەم ڕاستە چاوت دەدێن وەقسانە نەکە جارەچینی ئێدە مادەم بە خۆم دەچم بەخۆت دەچی های چەند حەزت دێ خۆت بگۆڕی بچی خۆت بادەی پیاوەکانیش تەماشەتکەن ڕێ 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 ڕۆن لە بەرچاوم دەکەش خەمەتکە دەی هەرەوە مابوو لەو ژنێ